ئێمە وەچی فەلەعی گوندی خارۆک لە یەکی سێوە دەست بە داچانە دەکەین تەماتە و بیبەر و کاڵە کوێرمی هەموو ڕستەکە بەڵێ تەماتە ئەوجا تەماتەکەش ئێستا گەشتە بەری پارەی ناکاتن پێ ڕاگەیشتە وڵای تەماتەکە ڕاست شارەزای دەوێتن ئەمەش فەلعان لای بادینە شارەزای زۆریان لەسەر بواری تەماتەیە تەماتەکەیان جوان دەرەسی بەڕاستی وەڵا جێرسیە و تەماتە 27 و ئەو تەماتانەیە ئۆلگەیە و ئەو تەماتەیە تەماتەی زێدە جوانە بەڵام سارێوی چ پارە ناکاتن بەلاشە بەخوای فەلا هەموو گایە زەرەرە ئەو ساڵ فەلا هەموو زەرەرە باوەڕ یعنی ناگەنەوە حەقی خۆ حەقی مەسرەفی لێیان کردی ئەو ساڵ بگەی مەسرەفی خۆ دەیمە چکە ڕسق ئەو ساڵ پارەی نەکرد هیچ ئەگە کودی ئەگە خیارە تەماتە هیچ پارەی نەکرد ئەمە لێ دەکەینەوە و بەعاملان دەبینە ئاکرێ دەبینە گومرجی ساغ دەکەینەوە بەس لەوێ دەری ڕاستی بازار نییە تەماتەکە ناڕواتن پارە نییە مەسە کەس نییە بکرێتن ڕاستی لێ دەرێ ڕەزیلە بەچ ناچ کیلۆ 150 دییناریە سندوق دەکە 1500 تەماتێ دەرەوە دێتن ئەمە بخۆ دەکرین لۆ خۆ کیلۆ 600 بە هەزارە لە هەزارە زیاتری بەزەگە ڕستکمە پێ ڕدەگات پارەی ناکاتن ڕەزیلە يعني إذا ناكاتنا كيلو 200 دينار والله عليك مالو بدينه ورسكك مالو صاغبتوها كيلو 400 500 بكاتن لو ما باشا لو فلاي 500 بكاتن عيبينيا بس استابتنا اشتن هاور بايمان ديبونا كيو عامله كري سعر راستي سعرتها طماطه كيلو 400 500 بري طماطه ما بيراغاي لقى طماطه ما بيراغاي يكسر سعرها دابزي سعرها فلاي كردستان هم جاي بارنا اخر راست كيلو 400 500 بلو ما باشا بدل عنك كيلوي 150 دينار عندك صندوق دك 1000 دينار سعر جزور كملو فلاعي درناي راستي